بەردەوامی ئەم پەیامە بووە تا خەمی گەورەی هەر ئەندامێکی دڵسۆز و بۆ وەفا بە خزمەتەکانی، چونکە پەیام گەر لەلایەکەوە ناسنامەی گەلێکی مسلمان بێت ئەوە خەمی گەورەی بەرگریکردن بووە لە دین و ژینی میلەتێک و هەردەم بڵندگۆی هەر تاکێک بووە بۆ گەیاندنی دەنگی ناڕەزایی بەدەسەڵاتدارانی وڵات. لە دوایە و قەیرانە بەردەوامەی بەرۆکی تۆڕی میدیایی کۆمەڵی گرتووە مەڵبەندی پێنجی کۆمەڵ ئیسلامی لە دەواازەی ڕاپەڕینەوە کەمپینێک بە دروشمی لە پێناو بەردەوامیتان هاوکارتانین ڕاگەیاندووە. بەرپرسانی مەڵبەندی پێنج لە گیرفانی خۆیانەوە دەستیان پێکردووە و دەیانەوێت لە پێناو بەردەوامی پەخشی پەیام و بانگەواز بۆ ماوەی هەفتەیەک لە سنوورەکەیان هاوکاری بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز کۆ بکەنەوە. لە کۆبوونەوەی ئاسایی مەڵبەندا بڕیارمانداکەوە بە ڕاستەخۆ لە خۆمانەوە دەست پێ بکەین، ئێمە خۆمان دەست بە باخەڵ و خۆماندا بکەین ببەخشین بۆ ئەوەی کەوە ئەو کەناڵە بەردەوام بێت و خزمەتەکانیشی بەردەوام بێت. سنووری مەڵبەندا کەمپینەکەمان لە ماوەی هەفتەیەکدایە. ئەم هەفتەیە هەر شەو ڕۆژێکی لە سنووری شارێک شارۆچکەیەکی سنوورەکە بەردەوام لەوێ بە پشتیوانی خوای پەروەردگار. هەر برایەک هەر خوشتێک کە دەیەوێ پاڵپشتی ئەو کەمپینە بکات و پاڵپشتی دارای کەمپینەکە بکات ئەوە دەتوانێت لە ڕێگەی بەرپرسی ئەنجومەنەکانی کۆمەڵی ئیسلامیەوە دەتوانێت ئەو کاتە هاوکارەکانی بگەێنێت. باشە سبەی نەگەر بێت تەقییمێک بۆ ناسنامەی نەتەوەکان بکرد لە ڕموسڵمانەتی التیزام و پابەندی بەدینەوە. ئێمە کەم کەناڵانەمان بوون بە ناسنامە میلەتی کورد. جامەیەکی لەم کەناڵانە کە سەرچاوەی ناساندنی ناسنامە میلەتی کوردۆک و موسڵمانێک و هەروەها وەکو دەعوە و بانگەوازێک بۆ ئەوەی کات بەڕاستی ئەم کەناڵانە کەناڵی عائیلەن. تۆ چەند مهمە کە میوانێکت هات پێت شەرم نەبێ بەم کەناڵانەدا بڕوا. ئێستا ئێمە پێویستیمان بە جیهادی مادیە، بۆیە ئێمە ئەگەر بە مادە ئامادە دەبین هەرگیز بە ڕوح ئامادەنین، بۆیە ئێمە ڕوحمان ئامادە کردو کە بیبەخشین لە پێناودە چۆن ماڵمان نابەخشین. تۆڕی میدیایی کۆمەڵ خودی کۆمەڵ ئیسلامی سەرپەرشتی ئەکا و بە پێی وتەی بەرپرسانی و حزبەش دەتوانرا بە فرۆشتنی هەڵوێستەکانیان میدیا و تەنانەت حزبەکەشیان لە قەیرانی دارایی دەرباز بکەن. بەڵام بنەمانە گۆڕەکانی کۆمەڵ پێیان دەڵێت چەسپاندنی دادگەری و وەستانەوە دژی ستەم باجدانی دەوێت و ئەوانیش دەبێت باجی هەڵوێستەکانیان قبول بێت. بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵی سەرەڕای دڵخۆشیەکانی بە کەمپینەکەی مەڵبەندی پێنجی کۆمەڵ سپاس و پێزانینی خۆی بۆ هەموو ئەوانە دەردەبڕێت کە بە هەر شێوازێک لە پێناو بەردەوامیان هاوکار و پاڵپشتی تۆڕی میدیایی کۆمەڵ بوون. ئەوەی کە لە ئەم شەوە ڕاگەیەندا من بە ناوی هاوکارانمەوە دیسرانەوە سپاس و پێزانینم بۆ برایانم لە مەڵبەندی ڕانی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنەکانیان بە تایبەتی لە ئەنجومەنی حاجیاوا کە ئەو کەمپینیان لەسەر پێشنیاری خۆیان و لەسەر تەڵەب و داوای خۆیان ڕاگەیاند بوو. من سپاسیان ئەکەم، پێزانینم هەیە بۆیان، داواکارم لە خۆی گەورە کە پاداشیان بداتەوە، چونکە هیچ شتێکمان نییە بە ئەوانی ببەخشین تەنها ئەوە نەبێت کە داوای پاداش بۆیان بکەین لە لای خۆی گەورە، بەس چەند بەرامبەر پاداشیان بداتەوە، بەرەکەت بخاتە سەرۆت و سامانیانەوە. تۆڕی میدیایی کۆمەڵ پێکاتووە لە کەناڵەکانی بانگەواز کە تایبەتەوە بانگەواز و پەروەردە و کەناڵی ئاسمانی پەیام کە بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی زیاتر قسە لەسەر هەواڵ و سیاست دەکات. لە دوایەوە قەیرانە داراییەک کە چەندین ساڵە بەرەوکێرێمی گرتووە پەیام جارێک بۆ ماوەی چەند مانگێک پەخشی ئاسایی ڕاگیرە و لە ئێستاشدا لە بەردەم چارەنووسێکی نادیاردایە کە لە پێناو بەردەوامیان پێویستیان بە هاوکاری و دەستگیرۆیی خەڵکی خێرخواز هەیە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەواازەی ڕاپەڕین.